نوکی قەڵەمی کێ یەکسانە بە دەسەڵاتی هەموو کوردەکان لە عێراق. با درێژایی دامەزرانی عێراقی نوێن لە دوای ساڵی 2003ەوە کورد بەشداری کارای هەبووە لە دروستکردنی پەرلەمان و حکوومەتی عێراق. با جۆرێک بەشدار بووە لە نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق و بە چەند ئەندامێک بەشدارە لە دادگای فیدراڵیە وڵاتە. لە کۆتا هەڵبژانی عێراقدا کورد لە کۆی 329 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خاوەنی 64 کورسیە کە پارتی 32 کورسی، یەکێتی 18 کورسی، نەوەی نوێ 9 کورسی و یەکگرتووی ئیسلامی 4 کورسی و کۆمەڵی دادگەریش تەنها 1 کورسی هەیە. ئەوە جگە لە پۆستی سەرۆکۆماری عێراق، جێگری سەرۆک و پەرلەمان و زیاتر لە 3 وەزارەت و بە سەدەها ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی و پۆستی سەربازی و بریکار و وەزیر و باڵیۆز و پەیوەندی دەرەوە و ناوەوە کە کورد هەیەدی لە بەغداد، بەڵام هێشتا نەیتوانیوە کێشەی دارایی کورد لە بەغداد چارەسەر بکەن. لە کاتێکدا هەرکوو بەرپرسیارەتی سەرەکی نوێنەرانی کورد لە بەغداد داکۆکیکردە لە قوت و بودجەی خەڵکی کوردستان، بەڵام دەرکەوتووە دەسەڵاتی هەموو کورد لە بەغداد یەکسانە بە نوکی قەڵەمەکەی تەیف سامی وەزیری دارایی عێراق.